الحمد لله الذي هدانا للإسلام وما كنا لنهتدي لولا أن هدانا الله، والصلاة والسلام على المبعوث الأمين رحمة للعالمين وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. وبعد، يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. أوصيكم عباد الله ونفسي الخاطئة المذنبة بتقوى الله وطاعته وكثرة مخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. أعوذ بالله من الشيطان الرجيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. جايب الشكرات بسلمان أم دعاش قدرتكم عز وجل قد تعالى في رمضان جهة بركته وجهة إمناهيه، ودلما حربتنا وخشبتنا بديانا خدي عز وجل وبنيزي بنا خدي عز وجل. أبروك خطبة أبرو إن شاء الله من سرهند آخرين كوروند كرن سرهندك أحكام جريداينا أبروجية أو جريداينا برمضان لحيويست إنسان مسلمان فير ببتن وبزاندم. قال يخش كبراء المسلمان باشترين كس أو كسان أي ببتن فقيه والشهرزائيها بتن الدين خدا، شهرزائيها بتن الإسلام دا. پیغمبر صلى الله عليه وآله وسلم بيجتن من يريد الله به خيرا يفقهه في الدين، أو كسي خدي عز وجل ببيتن باشيه وباشيه بينتن في الشاوين والسرشاكيه وباشيه بمينتن حتى بقت القهة لقاء الله ولقاء خدين ببتن فقيه الدين دا زانات دين دا. هر وصف پیغمبر عليه الصلاة والسلام بيجتن من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا إلى الجنة، أو كسي ريقاك بقرة أو ريقاي صرف بكتن وجبر خدي عز وجل فيري ديني خدي بكتن عز وجل في ريقاي دا في ريقاي خدي تعالى في غطاء بيشتن خدي تعالى جك ريقا بحشت السروي سهل كتن أو ما بس أواج كفيري علمي بالبرام الجل علمي الجل زانستين كاريب علمي بكتن وكاريب زانستين بكتن. مهمترين كس أو كسا قال يخش كبراء المسلمان فيري أحكام الشرعي ببتن بلان أحكام الشرعي صرحة تطبيق ببتن كم في بتكرت صرحة تطبيق ببتن أبا باشترين كسا دف خدي عز وجل. برفيك أم بين سحكني هندك أحكام هين جريداينا بروجية جريداينا أو كسا روجية بقرتن برهد يقول تعالى شوف بيشتن الكتاب خدم شهر رمضان الذي أنزل فيه القرآن. طبعا أف مانجا أف هيفان خدي عز وجل قرآن فيروز تدا هناتي وتفيش في هيفيدا خدي تعالى قرآن فيروز هناتي ومحمد صلى الله عليه وآله وسلم ودوايج محمد صلى الله عليه وآله وسلم شل ساقنا هلاليا أف قرآن بلاف كريم وكي خدي تعالى عز وجل أمر بكريم بلغ ما أنزل إليك بلافك أو تشتيه تهات يا محمد صلى الله عليه وآله وسلم هيج تشتكي جنة بشيرا. پیغمبر عليه الصلاة والسلام وصى القرآن فيروز يبو ما بلاف كري ويجهاندي أمد بيشن اللهم فاشهد أم شهدك يدا بل يا الله. پیغمبر عليه الصلاة والسلام القرآن بو ما جهاندو ما قرآن ديتو ما خاندو بلان باشترين كس أو كسا قرآن بخوينتن وفير ببتن بلان دواي فير بوني كاري ببكتن وعملي ببكتن.
باشترین کس او کسیه شرنین او کسات رمضان دا قرآنش وی سری حتی وی سری بخوینتن بلام دو آیات دو کلمات ناگه هتن باشترین کس او کسیه قرآن پیروز بخوینتن دو آیات سه آیات چهار آیات ده آیات بلام محاولت کتن فیر ببتن بزانت مبست الله عز وجل چیه في قرآن داد في آيات داد في حكمي داد أبا جرينجا بو فهم قرآن وتفقيه قرآن بل هدى قد تعالى بيجن شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس سبحان الله هدايته ورناهية أف قرآن بيروس بو حمي خلقك بو حمي خلقك أف قرآن هني رناهية هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر بلي او كسي بقي هذي مانجي ام بقي هتنذي هيفين واجب السلبي روشية دا بقرتن واجب السلبي روشية دا بقرتن بلان بتشتتين فمن كان او كسي ومن كان مريضا هجر نخوشة يا نصاخا تتوانتن رمضاني نخوش يا نصاخا روشية نقرتن سبحان الله أباش فضل خدای عز وجل آسانکاری سر امت محمد صلی الله علیه وسلم آنجا هکر سر سفری بتن بروتن بوریگاه که سفره که بر بتن سفره که خیره بتن توی حالتیش دادت فالتن روجیه که بخوتن روجیه نگردن بلام لجیگاهی قضاء کتن هر وصا او کسی نصاب بتن و نصاخیاوی ادزانت نصاخی که زور قرص نینه و دوای چاک بتن او کاتاش که پیوسته او رمضاني أن أو روجيك بخدن بلان دواي روجيك قضاء بكذن لبرشي خد تعالى عز وجل بيشتن يريد الله بكم اليسر خد تعالى آسان كاري بود فيتن آسان كاري بود فيتن خد تعالى زحمتي بوانا فيتن أو كسب بزان زحمتي بينتن ونخوشة ونصاخة يعني سر سفرك دريجة وسفرك بو خير شاكة وباشا بحالة دتوانة بخدن لروجكان عاديدة قضاء بكذن في روجين برفيكي قال يخش بين المسلمان إنسان بالغ بتن وعاقل بتن لازم في رمضان بقرتن في روجية بقرتن بنيتها شيء بنيتها أداء يعني نيتها فرض يعني بيش يا رب يا إلهي من نيتها الصباحي بوتك روجيبم أداء يعني فرض السرمن واجب السرمن في نيته بينتن وداب قال يخش بين المسلمان بزانجك إنما الأعمال بالنيات هر كريارك بكي هر رودارك بكي في وستانيته بوبينين ایک شوانانیت گرینگه اگر بروجی به روجی رمضان فرض بله اداء فرضا او رجوع بروجی ابن لناوی بل هند انسان مسلم عاقل سرکی فرضا سروی کسی فرض او کسی بالغ بتن یان کچ بت یان قربت اگر بالغ بت کتبت سن البلوغ ده پیوست فرض روجی بگرتن بو الله عز وجل بو خدای عز وجل هو كي خدای تعالى صار فرض كري كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بزانة خدای عز وجل الله عز وجل أفروجيه لسر فرض كري شبه هندي في روجيه كريتن بو الله عز وجل بو خدای عز وجل بلان بو كي كسي بو أو كسي بالغ بتن عاقل بتن بصلبان بتن سروي فرضا بلان هكر من ضال لسر فرض نين روجيه كريتن ناتواني بزوري بمنضالكات بري لازم بروجي بأمره آن روجي تدا بگری چمکو بچیکا روجي لسر فرض نینه بلان زانا كان علماء كان شعرن باشترين تشت أوا ببلي تشجيع منضالكي بكي تشجيع بچيكي بكي ببلي محاولة بك روجي با روجي تدا بگره چمپيت بگرتم 2 ساعات 3 ساعات 4 ساعات چمپيت بگرت روجي بگره حتى تشجيع بو يشيب بتنو ولسر هندي جوراب بتم هكر دواي جورابي روجي گرتن السروي آسان أبدا پێم خۆش بوو لەم کاتە کوردەتە لە مزگەوتی لینکن گرین لە لیدس لە شاری بەریتانیا سەرنج بۆ 2 خاڵی کورد ڕابکێشم یەکەمیان بریتە لەوەی کە لە وڵاتانەدا بە تایبەتی کە موسڵمانانێکی زۆر لە وڵاتانی جیاوازەوە هاتوون بۆ ئێرە ئەتوانیویانە بە شێوەیەکی زۆر بەرچاو بتوانن مزگەوتەکان ئاوەدان بکەنەوە ئەمەش لە ڕووی یاساییەوە پارێزگاری لەوە دەکات کە مرۆڤەکان ئازادن ممارەسەی شاعیری دینیان بکەن ئەمەش بەرپرسیارەتێکی خستوەتە سەر هەموو دەستگا دەوڵەتیەکان لەوانە ئەمنیەکان ناوخۆیەکان شارەوانی کە دەبێت بە شێوازێکی بەرچاو پارێزگاری لەو مافە بکەن کە ڕێگە ئاسانی بکەن موسڵمانان هەز هەڵبسن بەو شاعیرە دینیانە ئەمەش وای کردووە کە کەراسانیەکی یەکجار زۆر بکات لەوەی کە خەڵکێک بتوانن لێرە زۆر بە ئازادی جیاواز لە وڵاتانی تر ممارسە ئەو شاعیرانە بکەن ئەمەش ڕەنگی داوەتەوە لەوەدا کە ڕۆژانە
بەدی ئەکرێت کە خەڵک دەتوانێت ئازادانە هەڵبسێ بەو کارەوە هەروەها دەتوانێت لە ڕوویەکی جیاوازتر لە وڵاتانی تر بتوانێت ئازادی ئاینی خۆی دەرببڕێت. هەروەها وەک دەبینن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا جموجوڵێکی زۆر باش هەیە لە مزگەوتدا و خەڵکانێکی زۆر ڕویان تێکردووە و ئەوەشی زۆر گرنگە کە ئەم مزگەوتانە لەلایەن حکوومەتەوە بە شێوازی مادی پشگیری ناکرێن. مسلمانانی ئێرە توانیویانە بە هاوکاری ڕۆژانە یاخود هەفتانەی خۆیان بتوانن مزگەوتەکان بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەبەرن و هەروەها لە هەر مزگەوتێک بڕۆی تایبەت نییە بە قەومێکی تایبەتەوە بەڵکو لە هەموو جۆرەکان خەڵک ڕووی تێدەکەن. بۆ نمونە ئێرە مزگەوتێکی کوردیە خەڵکی عەرەب، خەڵکی وڵاتانی ئەفریقی، خەڵکی ئینگلیز پێکەوە بەشداری تێدا دەکەن. چالاکی زۆر هەیە لەوانە وتاری دوای عەسران و هەروەها ڕۆژ یاخود هەفتانە خواردن ئامادە دەکرێت. ئەوە جێگای دەستخۆشیە و سوپاسی ئەو برایانە دەکەین کە هەستاون بە بەڕێوەبردنی ئەم مزگەوتە. برایانی خۆشەویست، خوشکانی قەدرگران، لە وتارەکانی عەسر بە کوردی باسی ئیمانمان کرد، ئەوەندەی کە پێویست بێ و بتوانین لەو کاتەیە کە باز بکرێ. دیارە ئیمانی ڕاستەقینە هەمیشە کردار و گفتار و دڵنیابوونی چاک بەرهەمەهێنێ. هەر بۆیە یەکێک لەو ئاکارە بەرزانەی خی پەروەردگار لە مرۆڤایەتی بەگشتی و ئیماندارانیش بە تایبەتی داوا ئەکا دەبێت لە هەموو یەکێک لە ئێمە ڕنگ بداتەوە لە دوای پاک و بێگردی و ڕاگررتنی خی تاکو تەنها بریتە لە چاکەکردن لەگەڵ دایک و باوک. بەڕێزەکانم، لەوانەیە هەموو یەکێک لە ئێمە پشکێکی گەورەمان هەبێت لە تاوان لەم مەسەلەیە. لەوانەیە هەر یەکێک لە ئێمە بەقەدەر خۆی هەموو خەمێکی کردبێ بە دڵی دایک و باوکی. بۆیە بەڕاستی لە ئیسلامە وەکو هێڵی سوور دیاری کراوە. دایک و باوک لە پاش تاگڕاگرتنی خۆی ڕەب العالەمین. کورت و پوخت ئەچینە خزمەت هەندێک لەو ئاەتانە لەگەڵ هەندێک لەو فەرموودە بەڕێزانی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام کە باس لە گرنگی و ئەهەمیەتی دایک و باوکەکە. پاش ئەوەی کە وتارەکە تەواو بوو، هەموو کەسێ پرسیارێک لە خۆی بکە ئایا لەو مووقعی کە باس کرا ئەو محەلی ئیعرابی لە بەرامبەر دایک و باوکی چی؟ خی تاکو تەنها لە سوورەتی ئیسراء لە ئاەتی 23 ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما. خی پەروەردگارە فەرمێ کەس مەپەرستن ئیلا ئەڵڵا نەبێ. هیچ کەسێک شایانی پەرستن نییە، خوا بڕیاری داوە. وقضى ربك خی پەروەردگار یەکلای کردێتەوە کەس شایانی پەرستن نییە ئەڵڵا نەبێ. دیارە بەشەرەکان خەڵکان شتێک ئەپەرستن کە شایانی پەرستن نی. خەڵکانێکیان کردووە بە خوا لە غەیری خوای پەرستێ، بۆیە خی پەروەردگارە فەرمێ قبول نییە. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه. خوا بڕیاری داوە تەنها خوا بەخوایەتی بگیرێ، بەرز ڕابگیرێ کە ئەڵڵایە، کەسی کە شایانی پەرستن نییە. یەکسەر مباشر بە دوایە دێ وبالوالدين إحسانا و لەگەڵ دایک و باوکیش دەبێ ئینسان چاکەکار بێ. ئەگەر یەکێکیان یان هەردووکیان تەمەنیان گەیشتە پیری دەبێ ئینسانەکان تایە تاقی ئەکرێنەوە، دەبێ زۆر ئاگایان لێ بێ و کارێکیش نەکا ببێ بەهۆی تووڕەکردنیان و ناڕەحەتکردنیان لە ژیانی دنیاە. پاشان خی پەروەردگار لە سوورەتی ئەحقاف دەفەرمێ ووەصەینە الئینسانە بوالدەیه ئیحسانا. بۆ تەواوی گرۆی بەشەریەت مرۆڤایەتی خی پەروەردگار فەرمان ئەکا وەسیەت ئەکا بە بەشەرەکان کە لەگەڵ دایک و باوکیانە چاک. پاشان خی پەروەردگار لە سوورەتی عنکەبوت دەفەرمێ ووەصەینە الئینسانە بوالدەیه حوسنا وإن جاهداك لتشرك بي ما ليس به علم فلا تطعهما إلي مرجعكم فينبئكم بما كنتم تعملون.
گرۆهی مرۆڤایەتی ئەی بەشەر ئینسانەکان ئێمە وا فەرمانمان کردو خوای ڕەب العالەمینە فەرمێ لەگەڵ دایک و باوکتانە چاک بن و ئەگەر کەسێک لە ئێوە دایک و باوکیشی مسلمان نەبوو ئەگەر دایک و باوکی کەسێک ئیماندار نەبوو ئاهلی ئیمان نەبوو هەر دەبێ بە ئەدەبەوە لەگەڵیان معاملە بکرێ وەکو ئەوەی کە پیاو چاکان پێش ئێمە بە ئەدەبەوە لەگەڵیان معاملەیان کرد سەیدنا ئیبراهیم حتا سەر ئێسقان لەگەڵ باوکی ڕۆژ هەر فەرمووی یا ئەبەتی لیمە تەعبود الئەصنام باوکی بەڕێزم بۆ بدەپەرسم یعنی تۆ بە ئەو پەڕی ئیکرام و ڕێزەوە لەگەڵ باوکیا بە ئەدەبەوە قسە ئەکا ئەڵێ ئەم بتانە شایانی ئەوە نین بیان پەرسن و ئەگەر کەسێک لە ئەو دوانە فەرمانی کرد بە تۆ تەنها بێگوێیی لە فەرمانەکە ئەگەر فەرمانەکە دژی فەرمانی خوا و پێغەمبەری خوا و ئەو کاتە فەلا توطیعهما ئینسان ئەتوانێ گوێیان بۆ نەگرێ فقط لەوەندەی کە بێ فەرمانی خوای ڕەب العالەمینی تیاوێ پاشان بەڕێزەکان هەندێک مووقیف هەیە لە ژیانی مرۆڤایەتیە گشتگیرە بۆ هەموو بەشەریەت وەکو چۆن لە سەرەتا لە باسی لە ڕەمەزان باسمان کرد كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم خوای پەروەردگارە فەرمێ ڕۆژومان لەسەر واجب کردن چۆن لەسەر قەومەکانی پێش ئێوەش واجب بوو مەسئلەی دایک و باوکی ژێکێکە لەو خاڵان لە هەرچی دینێکی ئاسمانی هاتبێ یەکێک لە گەورە فەرمانەکانی ئەوە بووە کە دەبێت لەگەڵ دایک و باوکە چاک یعنی دینی یەهودی و دینی نەسڕانی دینی مەسیحی و جوولەکە بە هەمان شێوە توندگیرە لە مەسەلەی ئیلتیزام بوون بە دایک و باوکە بناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ دەیەم ڕۆژی ڕەمەزانە لە شاری لیدس شارێکە لە وڵاتی بەریتانیا وەکو ڕەوەندی کوردی هەفتەی دوو جار ئیفتاری ئەکرێت بۆ مسلمانان بۆ بەربانگ لەلایەن برایانی بەڕێزمان کە هەرکەس لە ئاستی خۆی دەتوانێت هاوکاری بکات بۆ ئەوەی کە ئەو ئیفتاریە بکرێت وەسپاس بەخوای گەورە هیچ فەرق و جیاوازیەک نییە لە بینی برای کوردەکان و عەرەبەکان و سۆماڵی و هەر قەومێکی کە هەموو یەک و برا لە مزگەوتە پێکەوە نوێژ و عیبادەت و تاعاتی خۆمانەکەین و داواکارین لە خوای گەورەکەوە ڕەمەزان و ڕۆژ و تاعاتی عیبادەتمان لە قبولکە ئینشاءالله. پڕبەدڵ خۆشحاڵم بە هاتنتان بۆ مزگەوتەکەمان بەڕاستی مزگەوتەکەمان بووە بە جێگەی بۆتە ماڵی هەمومان بە دەرەجەی یەک بە دەرەجەی دوویش بووەتە شوێنی کەمیونەتی بۆ هەموو کوردەکان بۆ هەموو جالێکان لێرە ئەلحەمدوللا تاکە مزگەوتێکە کە بتوانێت باوەش بگرێتەوە بۆ هەموو جالێکان بەگشتی پاشانیش ئەم مزگەوتە بووە بە شوێنی تاعات و عیبادەتی ئەو کەسانێکی کە ئەلحەمدوللا با بڵێن مسلمان نین دێنە مزگەوتەکەەوە زۆر کەس لێرە شەهادە دێنێ الحەمدوللا ئەم مزگەوتە بەردەوام قەرەباڵخە سپاس بەخوای گەورە بەڵام ئێستا لە ڕەمەزانە قەرەباڵەخترە بێ سپاس بەخوا چالاکی زۆری لێیە ئیفتاری هەیە لێرە وتار هەیە دەرسەکان هەیە دەرسی مناڵان هەیە دەرسی خوشکان هەیە دەرسی جالێکان هەیە خوشکان و برایانی سۆماڵی لێرە دەرسەڵێنەوە برایانی عەرەب دەرسەڵێنەوە لێرە الحەمدوللا بووەتە شوێنێک بەڕاستی جێگەی شانازی هەمومانە ئەگەر بێت و بەراوردێکی بە پەلەیش بکەین دەربارەی ئەوەی کە ژیان لە ئەوروپا بۆ ڕەوەندی کوردی بەڕاستی من وای ئەبینم لێرە تاعات و عیبادەت گەرمترە مزگەوتەکان لێرە قەرەباڵەخترە ئەو چالاکیانی کە لە مزگەوتەکان هەیە لێرە ئەگەر تەماشا بکەین بەداخەوە لە وڵاتی ئێمە کە وڵاتێکی موسڵمانە بەو شێوەیە نییە
لێرە کە وڵاتێکە بە حساب بە ناوی مسلمانیش نین مسلمانان ئازادێکی الحەمدوللا لە ڕادە بە دەریان هەیە مزگەوتەکان ئاوەدانن بە شەو بە ڕۆژ دەست و دەوری تایە هیچ سانسۆر و ڕقابەیەکی ئەوتۆ نییە کە بتوانێت بێتە هۆی ترساندنی مسلمانان الحەمدوللا ئەوە جێگەی شانازیە بۆ مسلمانان بەڕاستی کە ئێمە بتوانین بەو شێوەیە خوشکان بەو شێوەیە برایان مناڵەکانمان بخەینە بەر خوێندن بۆ ئەوەی بتوانن لەسەر دابوونەریتی کوردەواری لەسەر دابوونەریتی ئیسلامیانە الحەمدوللا پەروەردە بن و سوپاسی خوایەوێ بەڕاستی. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. Assalamu alaikum wa rahmatullahi wa barakatuh. Brothers, we're having a nice iftar now, alhamdulillah. This is Ramadan. We nearly finished first 10 days. We're hoping Allah, to forgive us and give us an atqa min al-nar, inshallah ta'ala. Brothers all work hard. We hope all maghfirah
and inshallah, inshallah, Qadr, we hope that we meet Laylatul Qadr, inshallah ta'ala, for all forgiving us our sins. Jazakumullah khair. All brothers working hard in this mosque. We had iftar now. Jazakallah, shukran. Allahu Akbar. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين يوم نحشر المتقين إلى الرحمن وفدا ونسوق المجرمين إلى جهنم وردا لا يملكون الشفاعة إلا من اتخذ عند الرحمن عهدا وقالوا اتخذ الرحمن ولدا لقد جئتم شيئا إدا تكاد السماوات يتفطرن منه وتنشق الأرض وتخر الجبال هدا أن دعوا للرحمن ولدا وما ينبغي للرحمن أن يتخذ ولدا إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا لقد أحصاهم وعدهم عدا وكلهم آتيه يوم القيامة فردا الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا فإنما يسرناه بلسانك لتبشر به المتقين وتنذر به قوما لدا وكم أهلكنا قبلهم من قرن هل تحس منهم من أحد أو تسمع لهم ركزا الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر
الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. سپاس بۆ خوا جالی کوردی لە بەریتانیا زۆر چالەکە لە خواپەرستی و دینداریە هەر بۆ نمونە لەسەر و سیویەک مزگەوتمان هەیە ئەندێ مزگەوت هەیە زیاد لە 1 ملیۆن پاوەنی پێدراوە ئەم مزگەوتەی کە بەڕێستان ئەیبینین لەسەر و 700,000 پاوەنی پێدراوە کە 1000 نوێژ خوێن لە ڕۆژی جمعە نوێژی جمعەی تیاکات سپاس بۆ خوا مزگەوتەکان لە فرە لاوە خزمەتی موسڵمانەکانەکە لێرە شتێکی کە لێرە جیاوازی لەگەڵ دینداری لە کوردستانە هەیە ئەویش ئەوەیە لێرە کە ئەچیتەوە دەرەی مزگەوت و ئەو کۆمەلگایە ئەبینی کە کۆمەلگایەک ڕۆچووە لە جاهیلیە کە یەیتە ناو مزگەوت و موسڵمانەکان ئەبینی هەستەکەی کە گەورەترین نیعمەتی خوای گەورە بە مرۆڤایەتی بەخشی بێ بریتیە لە ئیسلام خاڵێکی کەش کە زیاتر دینداری تام و لەزەتی هەیە لێرە پەیتا و پۆل ژمارەمان زیادە بێ هەر هەفتەی ڕابردوو بۆ نمونە ئافرەتێک هات ئیعلانی شایەتمانی کرد و مزگەوت باوەشی بۆ کردەوە شایەتمانیان لە ڕۆژی جمعەیە جمعەی پێشوو پیاوێکی ئینگلیز کە گرفتێکی سەحی هەبوو نەخۆشی ئۆتیزمی هەبوو هات داوای هاوکاری کرد لەگەڵ خێزانی بۆی هاوکاری بکەین کە دەرەوە من پێم وت ئێمە هەموو براتین چیت پێویستە با لە خزمەتایەتی من چۆن خۆشحاڵ نابم ئەم هەموو برایم هەیە لەم مجتەماعی کە هیچ کەسی هاوکاری ناکات بۆیە سواس بخوا کوردەکان لێرە زۆر باش باوەشیان بە دین ناکردو و زۆر خزمەتی خۆیان و پاشان خزمەتی دینەکەیان ئەکەن
لراسيها زۆر سودمەندە من لە مانگی ڕەمەزان الحەمدولillah وەکو ڕەوەندی کوردی لە هەندەران بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا الحەمدولillah مسلمانان لەم مانگە پیرۆزە هەمویان بە زۆرینە ڕوەکەنە مزگەوتەکان بە عیبادەتی خوای گەورە لە خوا بەزیابێ مزگەوتەکەمان قەرباڵخن ئیسفادەیەکی زۆرمان کردو لە مزگەوتە کوردیانە لە خوا بەزیابێ هەم بۆ خۆمان هەم بۆ خێزانەکانمان هەم بۆ مناڵەکانمان وە لە مانگی ڕەمەزانە مسلمانانێکی زۆر ڕوەکەنە مزگەوتەکان خواردن و ئیفطارات ڕێگەخەن ئەم ئێوارەی ئەمە هەر بۆ بۆنێەوە هاتوون بۆ مزگەوت خواردن و خواردنەوەیکی زۆر بۆ منی ئیفطار و ڕێک خراوە خوای گەورە پاداشت هەموو مسلمانانە باتەوە کە هەستاوان بەم کارە. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. أعوذ بالله من الشيطان الرجيم. ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان ذلك تخفيف من ربكم ورحمة فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر.
الله أكبر الله أكبر الله أكبر السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين بالمعروف حقا على المتقين. فمن بدله بعدما سمعه فإنما إثمه على الذين يبدلونه إن الله سميع عليم. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.